ئەو پێغەمبەرەی لەگەڵ لەدایکبوونیدا دایکی بە دەریای دەسپێرێت و دەریاش لەسەر دەستی ئەو کۆتایی بە زۆردارترین دەسەڵاتداری جیهان دەهێنێت. تەنها ئەو دەیتوانی بەبێ فریشتەکان لە پشپەردەوە لەگەڵ خودادا قسە بکات، بەڵام کاتێک داوا لە خوددا دەکات خۆی پیشان بدات لەهۆش خۆی دەچێت. سڵاوتان لێبێت لە نیابەختیارم. لە وێزگەی ئەمڕۆمدا چیرۆکی پێغەمبەر موساتان بۆ باز دەکەم، ئەو پێغەمبەرەی کە بە کەلیموڵڵا ناسراوە و خاوەنی 9 موعجیزەیە لەسەر زەوی. موسای کوڕی عیمران یەکێکە لە پێغەمبەرانی خودای گەورە لەسەر زەوی و کەسایەتیەکە کە 136 جار ناوی لە قورئانی پیرۆزدا هاتووە. بنەچەی ئەم پێغەمبەرە دەچێتەوە سەر یعقوبی کوڕی ئیسحاق پێغەمبەر سەلامی خودایان لێبێت. موسا لە کاتێکدا لەدایک بووە کە پاشا هۆڵید کە بە فەرعەون ناسراوە لە بەرزترین لوچکەی ستەم و نادادپەروەریدا بووە. بە دیاریکراویش بەرامبەر گەلی موسا کە بەنی ئیسرائیلەکان بوون کە سەدان ساڵ بوو وەک شوێنکەوتووی پێغەمبەر یوسف هاتبوونە وڵاتەکە و لەو سەردەمەشدا وەک کۆیلە لە ژێردەستی فیرعەون و خەڵکەکەی دادەژیان. سەرچاوەکان دەڵێن فیرعەون شەوێکیان خەوێکی ناخۆش دەبینێت، کاتێک کاینەکان لێکی دەدەنەوە پێی دەڵێن کە کوڕێک لە بەنی ئیسرائیل لەدایک دەبێت و دەبێتە هۆکار بۆ لە ناوبردن و ڕوخانی فەرمانڕەوایەتیەکەی لە میسر. ئیتر لەم ڕۆژەوە هەر منداڵێکی کوڕ لە بەنی ئیسرائیل لەدایک ببوایە دەست بەجێ سەربازانی فیرعەون دەهاتن و لە ناویان دەبرد. ڕۆژێک لەم بارودۆخە سەختەدا موسا لەدایک دەبێت. ڕاستەوخۆ بە فەرمانی خوددا موسا لەلایەن دایکیەوە دەخرێتە ناو سەبەتەیەکە و دەدەرێت بەدەم ئاوی نیلەوە. لەو کاتی کە دایکی موسا بۆ کوڕەکەی ئارامی لێبڕابوو، ئاوی نیل کوڕەکەی دەباتە بەردەم کۆشکی فیرعەون. لەو کاتەدا فیرعەون و هاوسەرەکەی هەر منداڵێکیان بوایە دەمرد. هەر بۆیە کاتێک ئاسیای هاوسەری فیرعەون موسای بینی، سۆزی بۆی جوڵاو بڕیاریدا بیکات بە کوڕی خۆی. دواتر بە فەرمانی خوددا ئەم منداڵە بچووکە ڕەتی کردەوە کە بێجگە لە شیری دایکی شیری هیچ دایانێکی تری وڵاتەکەی بخوات. ئەمە بوو بە هۆکاری ئەوەی دایکی موسا خۆی وەک دایان بناسێنێت و بەدەستەکانی خۆی لە کۆشکەکەی فیرعەون موسا گەورە بکات. بەو هۆیەوە موسا 18 ساڵ لە کۆشکەکەی فیرعەوندا ژیا. فیرعەون هەر لە سەرەتاوە هەستی کردبوو کە ئەم منداڵە ئاسایی نییە و خۆشی نەدەویست، هەر بۆیە 2 جاریش هەوڵی کوشتنی داوە. ساڵ تێدەپەڕێت و ڕۆژێک موسا بەناو شاردا پیاسە دەکات. پیاوێکی بەنی ئیسرائیل دەبینێت کە لەلایەن پیاوێکی میسریەوە ئەشکەنجە دەدرێت. موساش بێ ئەوەی هەست بەخۆی بکات پیاوە میسرەکە دەکوژێت. دوای ئەم ڕووداوە موسا پەشیمانێکی زۆر دای دەگرێت و بڕیار دەدات میسرجێ بهێڵێت و ڕووبکاتە شاری مدیەن کە بۆ ماوەی 10 ساڵ لەو شارە دانیشتەجێ بوو و کاریشوانی کردووە. ڕۆژێکیان پێغەمبەر موسا لە بیاباندا ڕووناکی ئاگرێکی بەرچاو دەکەوێت کە لە ئەشکەوتێکی دوورەوە دەهات. کاتێکیش لە ئەگرەکە نزیک بۆەوە لەلایەن خودای گەورەوە مژدەی پێغەمبەربوونی پێدرا. خودای گەورە بە موسای فەرموو گۆچانەکەت فڕێ بدە تا لەسەر شێوەی مارێکی گەورە خۆی بنوێنێ و دەستیش بکاتە باخەڵی تا ڕووناکێکی سپی گەورە لە دەستیەوە سەرچاوە بگرێت. دواتر خوددا فەرمانی پێکرد نەترسێت و ئەم موعجیزانە بە فیرعەون و شوێنکەوتوانی نیشان بدات تا باوەڕ بە خودای گەورە و تاکو تەنها بهێن و تا لەو ستەمکاریەش ڕزگاریان ببێت. هەر بۆیە موسا لەگەڵ هارونی برایدا بە پشتیوانی خوددا ڕوبەڕووی فیرعەون بوونەوە و موعجیزەکانیان پیشاندا. بەڵام بڕواهێنان بە فیرعەون کە خۆی بە خوددا ناساندبوو ئەستەم بوو. دوای ئەمە فیرعەون زیاتر لە جاران لەسەر ستەمەکەی بەردەوام بوو. ئیدی پێغەمبەر موسا و شوێنکەوتوانی لێ بێهیوا دەبن. هەر بۆیە خودای گەورە فەرمان دەکات ئەو شارە بەجێ بهێڵن، ئەوانیش پلان دادەنێن. بەڵام هەرزوو فیرعەون پلانەکەیان دەزانێت و سوپایەکی زەبەلاح کۆ دەکاتەوە. هەر ئەو شەوە موسا و شوێنکەوتوانی بەرەو شاری نوبێح کە دەکەوێتە باشووری سیناوە دەکەونە ڕێو. بەڵام بەهۆی قوڵی دەریای سوورەوە ناتوانن شارەکە بەجێ بهێڵن و بپەڕنەوە. لە دواشیانەوە سوپاکەی فیرعەون هەیە کە زانایان بە 1,600,000 سەرباز و 100,000 ئەسپ مەزەندەی دەکەن. ئەمەش ترس دەخاتە دڵی شوێنکەوتوانی موساوە. لەو کاتەدا خوددا داوا لە موسا دەکات کە گۆچانەکەی بکێشێت بە دەریاکەدا کە بۆ کردارەش دەریاکە دووکەر دەبێت و دوو بربەستی ئاویش بە شێوەی شاخێکی گەورە و بەرز دروست دەبێت کە بەهۆیەوە موسا و شوێنکەوتوانی پێیدا تێپەڕ دەبن. پاشتریش فیرعەون و سوپاکەی لە دەریاکەدا نەخۆم دەبن. لەسەر دووکەربوونی دەریای سوور لێکۆڵەرەوە ئەمریکەکان کە لە بواری شۆڕنەوە ناسیدا کار دەکەن دەڵێن دەریای سوور نەبووە بە دووکەرتەوە، بەڵکو لەو شەوەدا لە ڕۆژهەڵاتەوە بایەکی زۆر توند و بەهێز هەڵی کردووە و پاڵی بە ئاوەکەوە ناوە
تا دەریاکە بۆ دواوە بگەڕێتەوە. ئەمەش وای کردووە وشکانی دروست ببێت و ئەوان بتوانن بپەڕنەوە. کاتێکیش فیرعەون بەدوایاندا چووە نقمی ئاوەکە بووە. ئەویش بەهۆی نەمانی بایە بەهێزەکەەوە بووە کە بەهۆیەوە ئاوی دەریاکە بۆ دۆخی جارانی گەڕاوەتەوە. لە دوای ئەم ڕووداوە گەورەیەش بەنی ئیسرائیل هەر ناڕازی بوون و خۆزگەیان بەو ژیانە دەخواست کە لە میسر هەیان بووە. ئەمە وای لە موسا کرد بۆ قسەکردن لەگەڵ خوددا بچێتە سەر شاخی سینا و چ ڕۆژ لەوێدا بمێنێتەوە. لەو چ ڕۆژەدا پەروەردگار کتێبی تەوراتی بۆ موسا دەنێرێتە خوارەوە تا گەلەکەی بەهۆیەوە ژیانیان ڕێک بخەنەوە. بەڵام کاتێک هاتەوە بینی گەلەکەی گومڕابوون و گایەکی لە ئاڵتون دروستکرا و دەپەرستن. ئەمەش موسای زۆر نیگەران کردو لە خوددا داوای لێخۆشببوونی وەکردن. لەو کاتەشدا خوددا مۆژیزەی من و سەلوای بۆ موسا نرد کە دوو خواردن بوون لە ئاسمانەوە دەبارین. لەگەڵ ئەمانەشدا خوددا چەند موعجیزەیەکی دیکەی بۆ موسا نرد. بەڵام دوای هەموو ئەمانە گەلەکەی موسا هەر لە گوماندا بوون. سەرپێچی فەرمانەکانی تەورات و ئامۆژگاریەکانی پێغەمبەرەکەیان دەکرد. هەر بۆیە خودای گەورە وەک سزایەک 40 ساڵ لە بیاباندا ونی کردن. گێڕانەوەکان دەڵێن پێغەمبەر موسا درودی خودای لەسەر بێت لە تەمەنی 120 ساڵیدا فریشتەی گیانکێشان هاتۆتە خزمەتی. پێی وتووە پەروەردگار فەرموویەتی لە نێوان تەمەنێکی درێژ و مردندا یەکێکیان هەڵبژێرێت. ئیدی موسای پێغەمبەریش مردن و گەیشتنەوە بە دیداری خوددا هەڵدەبژێرێت. لێرەدا ئەوەی جێگەی ئاماژەیە ئەوەیە تا ئێستاش گۆڕی ئەم پێغەمبەرە نەزانراوە لەکوێیە. بەڵام دەنگۆیەک هەیە کە لە نزیک قودسەوە نێژرابێت.